بافڵ تاڵەبانی بۆچی بە کۆپتەر هاتوچۆ دەکات؟ بۆچی زۆربەی سەردان و گەڕانەکانی لە ئاسمانەوە دەکات نەک زەوی؟ هۆکارەکانی لە شار پرێسەوە بزانە. ماوەی چەند مانگەکە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرترین سەردان و گەشتەکانی لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان و عێراقدا بە کۆپتەر ئەنجام دەدات و هەندێک کاتیش لە نێو شاری سلێمانی و شوێنە نزیکەکانیش بە هەمان شێوە هەر کۆپتەر بۆ گەیشتن بە شوێنی مەبەست بەکاردەهێنێت. لە کۆبوونەوەی دوو مانگی ڕابردووی سەرۆکایەتی هەرێمدا بافڵ تاڵەبانی ئاشکرای کرد کاتێک لەگەڵ قوبا تاڵەبانی بە کۆپتەر لە پیرمامەوە گەڕاونەتەوە بۆ سلێمانی لە ڕێگەدا هەستیان کردووە کە چاودێری دەکرێن. ئەمەش چاوەکانی خستە سەرەوەی بۆچی تاڵەبانی بە کۆپتەر هاتوچۆی نێوان پیرمام سلێمانی کردووە. ئاخۆ هەستی بابوونی مەترسی کردووە لەسەر ژیانی یان تەنها مەبەستی بووە بە ئاسانترین ڕێگە بگاتە شوێنی مەبەست. لە پاش ئەو ڕووداوەش بەردەوام تاڵەبانی کوڕ بە کۆپتەر هاتوچۆ دەکات بۆ بەشێکی زۆر لە سەردان و دیدارەکانی لە هەولێر و بەغدا و بگرا بەشداری لە فیستیڤاڵی هۆزەکانیش هەر بە کۆپتەر دەچێتە شوێنی مەبەست. دوایین دەرکەوتنی بافڵ تاڵەبانی دوێنێ بوو کە بە کۆپتەر چووە شاری کەرکووک و بەشداری لە پرسەی ئەفسەرەکەی هێزی کۆماندۆ کرد. ڕۆژێک پێشەوەش بە هەمان شێوە بە کۆپتەر لە دەباشانەوە گەیشتە نەخۆشخانی فاروق بۆ سەردانی ئاکام عومەر بەڕێوبەری هێزی کۆماندۆ لە شاری سلێمانی کە تەنها چەند کیلۆمەترێکی کەم نێوانیانە. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە بافڵ تاڵەبانی گومانی بوونی مەترسیەکی هەیە لەسەر ژیانی و نایەوێت بە ئۆتۆمبیل و بە شەقامەکاندا هاتوچۆ بکات بۆ خۆپاراستنی لەو مەترسیانە. بەشێکی تریش پێیان وایە شەقامەکانی هەرێمی کوردستان و سلێمانی بە تایبەت هێندە خراپن کە تاڵەبانی نایەوێت بە ئۆتۆمبیلەوە بە شەقامەکاندا هاتوچۆ بکات و ڕێگەی ئاسمانی بەکاردەهێنێت بۆ کاروبارەکانی. لەگەڵ ئەوانشدا بەشێکی تر لە چاودێران و هاوڵاتیانیش کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان قسەیان لەسەر کردووە ئاماژەیان بەوە کردووە تاڵەبانی بەو پێی کەسێکی سەربازیە و حەزێکی تایبەتی بۆ گەشتی ئاسمانی و ڕایکردنی کارەکانی با کۆپتەر و فڕۆکەی سەربازی هەیە زیاتر وەک شۆیەکی سەربازی سەیری ئەم کاری تاڵەبانی دەکەن نەک پێویستێک و بوونی مەترسیەک لەسەر ژیانی. هەر کام لەم ئەگەرانە ڕاست بن هیچ لەم ڕاستیە ناگۆڕێت کە بافڵ تاڵەبانی وەک سەرکردەیەکی گەنج لە مێژووی حیزبەکەیدا کە باوکی دامەزرێنەر و سکرتێری حیزبەکەی بووە دەیەوێت جیاواز دەرکەوێت و بە هەڵسوکەوت و کارەکانی سەرنجی هەمویان بەلای خۆیدا ڕابکێشێت و ڕەنگە ئەم کارەشی هەر لەو چوارچێوەیەدا بێت و هیچ کام لەم ئەگەرانە لە ئارادا نەبن جگە لە شۆیەکی سیاسی و سەربازی.